بەناوی پەروەردگاری میهرەبان بەڕێز نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستان، بەڕێز شێخ جەعفەر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێمی کوردستان، بەڕێز ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆ، بەڕێز ستیڤ پیتنەر کۆنسڵی گشتی ئەمریکا لە هەرێمی کوردستان، بەڕێز جەنرال لێهی فەرماندەی گشتی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق، بەڕێز وەزیرە بەڕێزەکان، فەرماندە باڵاکانی وەزارەتی پێشمەرگە، ئامادەبوانی خۆشەویست، زۆر دڵخۆشم ئەمڕۆ پێکەوە لەم مەراسیمە گرنگ و پڕبایەخەدا کۆبووینەتەوە بۆ دەستبەکاربوونی هەردوو فرقەی 3 و 4 پیادەی وەزارەتی پێشمەرگە. دەستبەکاربوونی فرقەی 3 و 4 لە چوارچێوەی پلانی بنیادنانی فرقەکاندا لە وەزارەتی پێشمەرگە مای خۆشحاڵی هەمومان و دەستکەوتێکی گرنگ و مێژوویشە بۆ گەلی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان لە ئێستا و ئایندەدا ڕەنگدانەوە و کاریگەری دروستکردن و پێکهێنانی ئەم فرقانە لە بنیادنانی سوپایەکی یەکگرتووی کوردستانی ڕەنگ دەداتەوە و ئامانجی نیشتیمانی باڵا بۆ کوردستان بەدەست دەهێنێت. لە ماوەی دەستبەکاربوونمان لە وەزارەتی پێشمەرگە وەک تیمێکی پێکەوەیی لە وەزارەت لەگەڵ فەرماندەیی هێزەکانی 7 و 8 بە پشتیوانی ڕاوێژکارانی سەربازی هاوپەیمانان بە تایبەت ئەمریکا توانیومانە هێزەکانی پێشمەرگە لەژێر سەرکردایەتی و کۆنتڕۆڵی وەزارەتی پێشمەرگە و لە چوارچێوەی 2 ناوچەی سەرکردایەتی سەربازی و 11 فرقەی پیادەدا ڕێک بخەینەوە. ئەم هەنگاوانە بۆ خۆی بەدەستهێنانی بەشێکی بنەڕەتیە لە ئامانجەکانمان لە پرۆسەی چاکسازی و ڕێخستنەوە و یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستاندا. بۆ بنیادنانی سوپایەکی یەکگرتووی نیشتیمانی کە دەبێتە پارێزەری ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان لە هەر مەترسیەک لە ئێستا و لە ئایندەدا کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە. ناوچەی سەرکردایەتی و فرقەکانی پیادە دەبنە سەرەتای قۆناغێکی نوێ لە مێژووی دراوشاوەی گەلەکەمان و هێزی پێشمەرگەی کوردستاندا کە دەبێتە نەخشە ڕێگایەک بۆ گەیشتن و بەدەستهێنانی ئایندەی چاوەڕوانکراوی هێزی پێشمەرگەی یەکگرتووی کوردستان. وەزارەتی پێشمەرگە و سەرکردایەتی دەڤەر و فرقەکان بەرپرس دەبن لە بەرزکردنەوەی توانە سەربازەکانی هێزی پێشمەرگەی کوردستان کە لە ئێستادا لە هەموو کاتێ زیاتر پێویستمان پێیەتی، بە تایبەتیش عەقیدەی سەربازی نیشتیمانی کە هەموو کات و ئێستا و بەردەوام زیاتر هێزی پێشمەرگەی کوردستان پێویستێتی. بۆیە بۆ ئەم ئامانجە استراتیجیە گرنگەی هێزی پێشمەرگەی کوردستان پێویستمان بە هاوکاری هەموو لایەکە. هەر لێرەشەوە پیرۆزبایی دەستبەکاربوون لە لیوا هاشم سیتەی و فەرماندەی فرقەی 3 و لیوا ڕوکنزاتیار فەرماندەی فرقەی 4 دەکەم دڵنیام سەرکەوتوانە ئەم ئەرکە سەربازیە نیشتیمانیە بەو پەڕیتوانە و لە خۆبوردوییەوە وەک سەرکردەی سەربازی مەیدانی لە بەرزترین ئاستا جێبەجێ دەکەن. بە پێویستی دەزانم لەم دەرفەتە مێژوێشدا باسی پرۆسەی چاکسازی و ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە بکەین کە بێگومان ئەم پرۆسەیە قۆناغی دژوار و پڕ ئاستەنجی بڕیوە بووە لە وەزارەتی پێشمەرگە. هەموو هەوڵێکمان بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە و نەهێشتنی لەمپەر و گرفتەکانی بەردەم چاکسازی بووە کە خۆشبەختانە بە پشتیوانی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی حکوومەت توانیمانە هەنگاوی پێویست لە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان دابنین. گەیشتوین بە دەرەنجامی گەورە و گرنگ لە ماوەی کارکردنمان و ئێستش هەر بەردەوامین پێداگرین کە بێگومان هەموو ئەمانە بە پاڵپشتی هاوپەیمانان
بە تایبەتی ئەمریکا و هێزەکانی ڕاوێژکاری هێزەکانی هاوپەیمانان کە لە هەرێمی کوردستان و لە وەزارەتی پێشمەرگەدا ڕۆژانە لە ئێمە زیاتر دەوام دەکەن. لێرەوە بە دەرفەتی دەزانم ڕۆڵی باڵای بەڕێز نێچیرفان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستان بەرز بنرخێنم کە لە هەموو قۆناغەکاندا هاوکار و پشتیوانی وەزارەتی پێشمەرگە و هێزی پێشمەرگەی کوردستان بووە، بە تایبەتی لە ڕووی دارایی و لۆجستی بۆ بەهێزکردنی ژێرخانی سەربازی وەزارەتی پێشمەرگە کە لە ڕادە بەدەر گرنگ و پێویست بووە. جێی خۆیەتی پشتیوانی بەڕێز مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەرز بنرخێنم کە هەموو کات و بەردەوام پاڵپشت و پشتیوانمان بوون لەم ئەرکە قورس و مێژوێتە. ئامادەبوانی بەڕێز، دڵنیام لە ئایندەیەکی نزیکدا هەمومان دووبارە لە مەراسیمی پێکهێنانی فرقەکانی تر و هەردوو دەڤەری یەک و دوودا کۆ دەبینەوە کە ئەمەش دەرئەنجامی هەوڵ و هەنگاوەکانمان بووە لە وەزارەتی پێشمەرگە بۆ یەخستنەوە و ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان. هیوادارم بەپێی ئەو نەخشە ڕێگایەی کە لەسەری ڕێکەوتوین لە نێوان وەزارەتی بەرگری ئەمریکا و وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستاندا تا کۆتایی ساڵی 26 هیچ هێزێکی پێشمەرگە لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە بوونی نەبێت. ئەفسەران و پێشمەرگەی قارەمان، لەمڕۆوە لە ڕۆژەکانی ئایندەدا پێدەنێنە قۆناغێکی نوێ ئەرک و بەرپرسیارەتیتان لە چوارچەوەی فرقەکاندا بۆ پاراستنی خاک و ئاڵا و شوناسی نەتەوەییمان زیاتر و سەختتر دەبێت. هێزێکی یەکگرتووی نیشتیمانی بەرهەم دێت کە ئێوە پایی سەرەکی و داینەمۆی هێزی پێشمەرگەی کوردستانن کە پێویستە بە بیر و باوەڕی کوردایەتی و نیشتیمان پەروەری پێکەوە وەکو تیمێکی سەرمازی بەهێز کار بکەن بۆ گەشە سەندن و بەهێزبوونی توانە سەربازەکانتان ڕوبەڕووبوونەوەی هەموو مەترسیەکان لەسەر کوردستان و گەلەکەمان. ئێمەش لە وەزارەتی پێشمەرگە بۆ هەموو هەنگاو و ئەو جێبەجێکردنی ئەرکە قورسەکانتان هاوکار و پشتیوان دەبین. نەمری بۆ شەهیدانی کوردستان، سەربەرزی بۆ بنەماڵەی شەهیدان، هەر بژین و سەربەز و سەرکەوتوو بن.